ئەوەی کە پەیوەندی بە من هەیە وەکو هاوڵاتیەکی عێراقی کورد لە دەستوری عێراق ڕێگەی داوە بە پێی ئەو مەرجانەی کە لە مادەی 68 هاتووە لە قانونی باڵای وڵات کە قانونی دەستوریە دەستوری 2005 هەر هاوڵاتیەک بۆی هەیە بەو مەرجانەی کە لە مادەکە هاتووە خۆی کاندید کە بۆ پۆستی سەرۆکی کۆماری عێراق. ڕاستی منیش ئەو مەرجانم هەموو لە خۆمە دیتووە و منیش بۆ خزمەتکردنی ئەم وڵاتە و ئەو توانایش کە پێویست بێت لە خۆم یادەبینم بەبێ ئەوەی مەبەستم هەبێت پۆست و دەسەڵات و پارە و ئەو بابەتانەی کەوا عەلاقەی بە ئیمتیازاتەوە هەیە بیرم لێ کردێتەوە. بیرم لەوە کردێتەوە کە لەم وڵاتە هەر کەسێک توانا و کەفاءەت و ئیستیحقاقێکی هەبێت مافی خۆیەتی کە بچێتە پێشەوە یا تواناکەی خۆی عەرزکە بۆ وڵاتەکەی تا بتوانێت لەو ڕێگەیەوە خزمەتی تیا بکات.